سێمین لە هۆکارەکانی گۆڕانکاری و کاری گەورە کە ئینسان بێ بیکات چییە؟ عەمەل و دەعوەکردنە، کارکردنە. چونکە ئینسان کار نەکات زۆریش بزانێت هەر دانیشێ لە ماڵەوە هیچ گۆڕانکاری پێ ناکرێت. خوای گەورە کە باسی کۆمەڵێک لە گەنجان دەکات، باسی پێغەمبەران دەکات، ئەوانەی کە لە دەوری پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم هەموویان کاریان کردووە بۆیە سەرکەوتون. ئێمەش کە بمانەوێ هەر سەرکەوتنێک تۆمارکەین، گۆڕانکاریەک تۆمارکەین، ئەگەر ئینسان ئیش و کار نەکات، عەمەلی نەبێت، دەعوە و بانگەواز نەکات، معنای وایە هیچ ناکات لە ماڵەوە. جوان گوتراوە دەڵێ ئەلئەرض لمن یەزرعها، زەوی بۆ کێیە؟ بۆ ئەو کەسەیە کە کشت و کاڵ دەکات. برام یعنی بەرهەمی زەوی بۆ کەسێکە کە کشت و کاڵ دەکات. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم نظر الله امرأ سمع منا حديثا فحفظه حتى يبلغه غيره. دەفەرمێ ڕووی ئەو کەسە درەوشاوە بێت کە فەرمایشتێکی پێغەمبەر دەبینێت لەبەری دەکات، دوای لەبەرکردن دەیگەێنێت، یعنی هەر بەوە ناوەستێت فەرمایشتێک دەبیستێت کە فێری دەبێت ئەوجا دەیگەێنێت، دەعوە بانگەوازیش دەکات. خوای گەورە چ دەفەرمێ؟ وەقول اعملوا، بڵێ کار بکەن، وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. کاکە گەر ئینسان کار نەکات، هیچ لە مەیدان تۆمار ناکات، هیچ سەرکەوتنێک تۆمار ناکات، هیچ گۆڕانکاریەکیش ناکات. بەڵام بەکارکردن و دەعوە بانگەواز ئینسان دەتوانێت بەڕاستی کار بکات. بۆیە حەفسەی کچی سیرین دەفەرمێ دەڵێ ئەی گەنجینە لە تەمەنی گەنجێتیتاندا کار بکەن، چونکە هەموو شتێک بەڕاستی لە گەنج جوانە. جوان گوتراوە دەڵێ من جەدە وەجەدە، هەر کەسێک کار بکات دەستی دەکەوێت، هەر کەسێک کار بکات بەرهەمی دەست دەکەوێت. ومن زرع حەصەدە، هەر کەسێک زەراعەت بکە چ دەکات؟ دروێنە دەکات. یعنی هەر کەسێک تۆ بچێنێت بەرهەمی دەست دەکەوێت و هەروەها دروێنە دەکات. بەڵام ومن نام رأى الأحلام، دەڵێ هەر کەسێک بنوێ تەنها خەونان دەبینێت. ئەنجا دەڵێ چی؟ ومن جەمەد فەسەد وەکەسەد، دەڵێ هەر کەسێک ڕاوەستێت لە شوێنی خۆی ئیلا تووشی تەمبەڵی فاسیدی دەبێ و هیچ شتێکی دەست ناکەوێت. بەڵام من جەدە وەجەدە، هەر کەسێک هەوڵدا دەستی دەکەوێت، زراعەت کات، بەرهەمی دەست دەکەوێت، بەڵام کە هیچ نەکە بەڕاستی هیچی دەست ناکەوێت. کۆتایەکەی دەڵێم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێ سەبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. دەفەرمێ حەوت تاقم هەر لە ڕۆژی قیامەتێدا لەژێر سایە و سێبەری تایبەتی خوای گەورەدا حەشر دەکرێن. یەکێک لەوانە کێیە؟ وشاب نشأ في عبادة الله، گەنجێکە گەنجیەتیەکەی لە عیبادەتی خوای گەورەدا بەسەر دەبات. جا عیبادەت هەم عیبادەتی شخصی دەگرێتەوە، دەعوە بانگەواز دەگرێتەوە، عەمەل دەگرێتەوە، کارکردن بۆ ئیسلام دەگرێتەوە، و هەر کارێکی چاکەش کە ئینسان بیکات ئەوانە هەمووی عیبادەتە کە ئینسان لەگەڵیدا نیەتی پاک بێت و زانست و زانیاری و علمی شەرعیش دەگرێتەوە. هەر کەسێک ئاوا بێت لە ڕۆژی قیامەتیش سەربەرزە، لە دنیاش بەرهەمی دەست دەکەوێت و لە قیامەتێژێکێکە لەو کەسانێکە لە ژێر سایە و سێبەری خوای گەورەدا حەشر دەکرێت.